بەهۆی کۆتایێنان بە ڕێکارەکانی خۆپارێزی لە توشبوون بە ڤایرۆسی کۆرۆنا وەڵگرتنی ڤیزا، ڕۆتیناتی مامەڵەی گەشتیارانی هەرێمی کوردستان و کۆماری ئیسلامی ئێران لە دەروازەی نێودەوڵەتی باشماغ کەمی کردووە. ئەم پێشاتش گەشتیارانی دڵخۆش کردووە بۆ پێی سەرڕای کەمبوونەوەی تێشوی زیاتری گەشتەکەیان کاتێکی زیاتریشیان بۆ دەگەڕێتەوە. وەڵاهی شتێکی زۆر باشە. ئێستا خەڵک بە ئاسانی ئەتوانێت بڕوابێتەوە، جاران فەحزە بوو پارەیەکی زۆریانە سند، بەڵام ئێستا کار ئاسانی کراوە، فەحسەکە پێویست ناکە، ئەمجا فیزەیش نەماوە، هەر لەسەر مەرزەکە ئەچی مۆرێکی لێگەن کە ئەڕۆیت و یەیتەوە مۆریەکەن و ئەوشە کار ئاسانیەکی باشە و خەڵک ئیسفادەی لێ کردووە، ینی شتێکی زۆر باشە. هەرچین مۆرەکەی لە باشماغ چیتەوە دوێسەکانە جموجۆڵ تۆزە زیاتر بووە، مڵی خەڵکی خۆمانەچێتەوە دی ئەویش لێ بۆ ئێرە بە هەمان شێوە کۆنتاک زیاتر بووە. پێشترە وایە هەموو شتێ بە پارە بوو، خەڵک زۆر ناڕۆی، کابرا ئیشێکی بێ وایە 1000 سەرەوبەریان پێکرد و فەحسکەوت تا 3 ڕۆژ چاوەڕێکە و ئەم شتانە تر ئەوان جێگای دەستخۆشیەوە نەماوە. وەڵاهی ئەوە شتێکی باشە، تقریبەن مدەیەکە لە حەقیقەتە هاوڵاتیان سەردانێکی باشی ڕۆژهەڵاتەکەن بە حکمی ئەوەی کە ئەو بڕە پارە و ئەو بەڕاستی با بڵێن ئەو جەریمەیی کە هەبوو لەسەریان نەماوە، ئەوەی کە بەناوی کۆمپانیاکان و 25,000 و 30,000 و ڕێژەیەکیان لێسەندا، ئەوە کارێکی باشە، توانین بڵین بۆ هەردوو لا و بۆ هاوڵاتیانی پێنجوێن و شارەکانی تری بەگشتی بۆ هەرێمی کوردستان شتێکی باش. لێپرسراوی پەیوەندیەکان و ڕاگەیاندنی دەروازەی نێودەوڵەتی باشماغ ڕای دەگەێنێت لە ئێستادا ڕێژەیەکی زۆر لە هاوڵاتیان لە دەروازەکەوە گەشتی وڵاتی ئێران دەکەن و خۆپیشاندانەکانی ئەو وڵاتە کاریگەری نەرێنی دروست نەکردووە. ئێستا گەشتیاران دەتوانن بەبێ فیزە تەنها بە پاسپۆرتی عێراقی سەردانی کۆماری ئیسلامی ئێران بکەن لە هەر شوێنێک کە کێشڕویەکە بێت کاریگەری دەبێت. بەڵام خۆشبەختانە لە مەرزی باشماغ تاوەکو ئێستا گەشتیار یان ئەو کەسانی کە بۆ سەردانی پزیشک بۆ بە مەبەستی چارەسەر وەرگرتن یا بۆ خوێندن سەردانی کۆماری ئیسلامی ئێران دەکەن، هاتوچۆ ئاساییە. ئێستادا گەشتیاران و شۆفێران دەتوانن بەبێ فیزا و بەتەنها لە ڕێگەی پاسپۆرتەوە گەشتەکانیان بۆ وڵاتی ئێران و بە پێچەوانەشەوە ئەنجام بدەن. ئەمان گاوش کاریگەری ئەرێنی بۆ زیاتربوونی جموجۆڵی گەشتاری لە نێو مەرزەکەدا هەبووە. سوهەیب محەممەد، کەناڵی پەیام، مەرزی نێودەوڵەتی باشماغ لە قەزای پێنجۆن.